بۆ خۆی یاری ئاسن وڵات خۆ تۆزە هین دەکات یعنی مەسەلەن ماندووم ئاوێکم نادەنێ پێپسیەکم بۆ نایەنن وەڵڵا ئەنێرژی درینکێکم بۆ نایەنن بیخۆم ئاخر بلوک پێویستی بە ئەنێرژی درینکە چاشمان نییە فرە قاوەیەکی تاڵ هیچمان نییە دروستە ئێستا لە بارودۆخێک دەژین کە ژن زۆر خوی بە ماڵەوە گرتووە ناو ماڵدانیشتنی پێ خۆش بووە لە کاتێکدا ژنانی وڵاتی من ژنانی وڵاتی کوردستان کاتی خۆی و لە سەردەمی خۆی زۆر بەقوت بوون زۆر بەهێز بوون هەر ئیشێک دەزانی هەر شتێکت پێ دەکرێت سەوزی پاکە بیفرۆشە چ عیبێ تێدایە چوزانم خواردن دروستکە بیکە بە سەفەری بی بە لە بارکەتەکان بیفرۆشە خۆ هەزار دانە ئیشی وامان هەیە خەیاتی ئەزانی وەرە مەکینەیەک بێنە بۆ خۆت خەیاتی کە جلو بەرگی کوردی بدون هیچ عیبی تێدانە بۆ خۆی یاری ئاسن وڵات خۆ تۆزە هین دەکات یعنی مەسەلەن بەقوتت دەکات زۆر باشە خۆی من هەستەکەم ئینسان ئەگەر لە ژیانیا بەنامەڕێژی هەبێ بە هەموو ئیشێکا دەکات یعنی هەر لە منداڵیەوە من ڕاضم کردووە لە منداڵیەوە مەلەوان بووم ناو تیمی بەسکەتبۆڵ بووم هەر لە منداڵیەوە بوونیەکی قوتم بووە سوپاس بۆ خوای گەورە بەڵام ئیتر دوایی ڕۆشتمە ناو بواری سینەما گینە وەکو خوێندن من ڕاضم تەواو کردووە